ئێرە وەک چێشتخانەیەکی کاتی وایە. ئەم شوێنەکانیە دروست کراوە لە کاتێک و شوێنێکی گونجاودا بۆ خزمەتکردنی باڵندەکان لە گەشتی زۆر درێژخایەنیاندا. دۆڵی ناوەندی کالیفۆرنیا سەرچاوەیەکی خواردنە بۆ مرۆڤ، بەڵام بۆ باڵندە کۆچبەرەکان کە هەزاران ساڵە سەردانی دۆڵەکەیان کردووە، دۆزینەوەی ژەمێک خواردن ئێجگار قورس بووە. 200 ساڵ لەمەوبەر ئەگەر تۆ باڵندەیەک بوویتایە و بەسەر ئەم دیمەنەدا بفریتایە، ئەوەی دەتبینی چەندەها ناوچەی زێلکا و شێدار و گژوجا بوو کە مێرووی زۆر و خواردنی تری بۆ باڵندە دابین دەکرد. لە ئێستادا ئەوەی کە تەماشای دەکەین ئەم دیمەنەیە کە پارچە زەوی کشت و کاڵی بە تەنیشت یەکەون. ژمارەی باڵندەکانیش کەم دەبێتەوە کاتێک کە نەتوانن خواردن و یا شوێنێک بۆ ژیانیان بدۆزنەوە لە کاتی کۆچکردنیاندا کە جاری وهەیە تا 11,000 کیلۆمەتر لە گشتەکەیاندا دەبڕن. لە ماوەی 50 ساڵی ڕابردوودا نزیکەی لە 140 باڵندەکانی کەناردەریامان لە ئەمریکای باکوور لەدەستداوە. ئەم کێڵگەی چەڵتوکە بە شێوەیەکی ئاسایی لەم کاتەی ساڵدا وشک دەبێت، بەڵام پرۆگرامێکی نوێ بۆ پاراستنی پیادەکراوە لەلایەن دەستگای پارێزگاری سروشتەوە کە پێشنگایەتی دەکات و بە هاوکاری گروپەکانی ترەوە. پارە دەدات بە جوتیاران کە بۆ ماوەی چەند هەفتەیەک ئاوێکی زۆری کێڵگەکانیان بدەن تا سەرڕێژ دەبێت بۆ دابینکردنی شوێنێکی گونجاو و خواردن بۆ باڵندە کۆچبەرەکان. ئێمە کۆمەڵێک چۆلەکەی لمی ڕۆژئاواییمان هەیە لەم کێڵگەیەدا کە لەوانەیە لە دووری پانەماوە هاتبن و بەرەو باکوور و جەمسەری باکوور بەڕێ بکەون. ئەلبەتە ئاویش سەرچاوەیەکی بەنرخە لەم هەرێمە وشکەدا زۆر بە زەحمەتیش دابەش دەکرێت. دیاریکردنی کەی و لە کوێ کێڵگەکان پڕ ئاو دەکرێن گرنگە بۆ سەرکەوتنی بەرنامەکە. لەم شوێنەدا ئاپی ئیبرد بەکاردێت. ئەمە کاربەرنامەیەکی ئازادە کە لەلایەن چاودێرێنەی باڵندە بۆ تۆمارکردنی دیمەنەکان بەکاردێت. هەموو ئەو تێبینیانە دەتوانرێت بەکاربهێنرێت بۆ ئەوەی پێشبینی بکەین کە باڵندەکان لەکوێ زۆر دەبن و لە کام کاتی ساڵدا. بە بەکارهێنانی ئیبرد لەگەڵ داتاکانی سەتەلایت پێشبینی ئەوە دەکەن کە سەرچاوەی سەرەکی ئاو لەکوێوەیە. ئەندامانی تیمەکەش دەتوانن بۆشایەکە دیاری بکەن و دیاریشی بکەن کە کام کێڵگە پێویستە ئاوی زۆر بدرێت. کێڵگەی مۆنتنا هەندێک لە 162 هێکتار زەویەکەی لە پێناو ئەم بەرنامەیەدا پڕ ئاو کردووە. کێڵگەی چەڵتوک و پارێزگاریکردن لە ژینگە لەگەڵ یەکتردا دەگونجێن. من زیاتر لە 21 ساڵە لەم کێڵگەیەم. ڕەنگە لەو ماوەیەدا یەک-دوو لەغلەقەی سەر و چاو سپین بینی بێت، بەڵام لە ئێستادا بە هەزارەهایان لەم کێڵگەیەدا دەبینم. سەرکەوتنی پرۆژەکە وای لە گروپێکی پیشەسازی برنجیش کردووە بەکارکردن لەگەڵ جوتیاران بەرنامەی خۆی دەست پێ بکات. ئەوان گەورەترین خاوەنزەوین لە ڕۆژاوادا کەواتە بۆ یارمەتیدان لە دابینکردنی و دروستکردنی شوێنێکی سروشتی بۆ گیاندارەکان پێویستە لەگەڵ زەویە تایبەتەکاندا هاوبەش بیت کە پێم وایە دەرفەتێکی گەورە هەیە بۆ زیادکردنی ئەم جۆرە ئیشەش.